ئەڵێ ئەم هۆنداوەیەتان بۆ خوێنمەوە بە ناوی حکومەتۆکە ئەمانە کەی حکومەتن حیزبۆکە و میلیشیاتن ئەمانە سەربەخۆنین ژێردەستەی ژێردەستانن دەسەڵات دابەش کراون 50-50 هەرماون دوو ئیدارەی لاوازن ئەڵقەجوەی دوژمنانن بەڕواڵەت دەسەڵاتدارن هەیکەل و مۆمیا کراون فارس و تورک دۆستیانن دوژمنی سەرەکیمانن ئەوەی فویان تێئەکەن خۆشیان فو تێکراون ئێران جاشی رووسیایە تورکیا جاشی ناتۆیە دەسەڵاتی جاشی جاشە لە نێوان دوو بەرداشە هەرچی داهاتی نەوتە بۆ دوژمن لە خزمەتە تەنها بۆ مانەوەیان پارێزراو بێ کورسیان خۆفرۆشەکان بەرپرسان لایەنگری دوژمنان شەرم ناکەن لە خۆتان کردنوژبەری دوژمنان دوژمن فێری چی کردن بەس دزی و درۆکردن تازە ئێوە دابڕاون ڕوڕەشی میلەت کراون ڕۆژێک دێ سزا ئەدرێن بەر نەفرەتی خواکرێن بێنە دەست لە خۆفرۆشان مامۆستا و فەرمانبەران دکتۆر و کارمەنداری تەندروستی کوردستان پێشمەرگە و هێزەکانی پارێزەری کوردستان ئەی هێزەکانی ناوخۆ ئاسایش وەکو هەڵۆ دووکاندار کاسبکاران دادوەر و پارێزەران وەرنە سەر شەقامەکان یەکدەنگ بن لە کوردستان هاوارکەن بیان تۆقێنن لەرسوتایان لێبێنن شەو خەویان لێ حرامکەن تووشی دڵڕاوکەیان کەن سەریان لێ بشکێوێنن چیان هەیە بەجێی بێڵن چی خۆشی بینیویانە بێتە ناخۆشی بۆیان تۆبەی مەرگیان پێ بکەن لەم دنیا بێبەریان کەن لەو دنیاش خوا گەورەیە جەهەنەم ئامادەیە میلەت بەس ڕاپەڕن گوێگری خۆفرۆش مەبن وا مەزانن حکومەتن گیرفان بڕ هەمووی چەتەن خۆیان وا پیشان عەدەن یەک ڕیز و یەک دیدارن لە ڕاستیدا وانییە بەرنامەیان دزیە دێگەڵە سنوورخوازە دوو ئیدارەی جیاوازە خۆ دێگەڵە شاهیدە جیاوازی سەوز و زەردە بۆ دز و جەردە و بۆ دزی یەک ئیدارن بەرامبەر میلەت جەردەن بەرنامەی حکومەت چییە فێڵ و درۆ و دزیە دەستخۆش مامۆستا جگە لەو شعری هەتا یعنی تۆ لەسەر ئەو دۆخەدارەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیەوە نەدانی موچەی فەرمانبەران چی ئەڵێ یعنی تۆ بەردەوام بە شعر جواب بدەیتەوە بەڵام قسەت چییە یعنی چیتر ئەڵێی لەسەر ئەم خراپی دۆخی مامۆستایان و فەرمانبەران بەڵێ ئێستا ئێمە ئەم دەسەڵاتێکی ئێستا حکومڕانی ئەم کوردستانە ئاکا پێت وایە بتوانن چاکسازی بڵێ ئەمانە دوو دەسەڵاتن ئەمانە چیەکەن چی پارەی ئەم میلەتەیە داهاتی ئەم میلەتەیە کۆیەکەنەوە یعنی لە کاتی کۆبوونەوەکاندا خەڵک وازانێ کار بۆ میلەتەکەکەن بەڵام لە کاتی کۆبوونەوەکاندا پارە و دۆلار بەشەکەن ئەمانە بڕوانە لە 2014ەوە 2010 پاشەکەوتی موچەیان دانا پارەیەکی زۆری ئەم میلەتەیان خوارد ئێستاش کەوا ئێستا ساڵی 2020 لە مانگی یەکەوە وا مانگی حەوت هات تا ئێستا یەک موچەیان داوە لە ماوەی حەو مانگە یەک موچەیان داوە ئێستا بەتەمان موچەیەکی تر بن ئیمانگی دوو لەم موچەیەش لێ بڕن ئەمانە ئەم جارە نەک بە ناوی پاشەکەوتکردنەوە ئەم جارە پارەکە موچەکە لە میلەتی ژەبڕن ئەمانە ژەردەن